بەخێر بن بۆ 24 پلس من ژیرم ئەمڕۆ تەواوی لیستی کاندیدانی ئەم ساڵی ئۆسکارتان پێشکەش دەکەم. فیلمی ئیمیلیا پێرێس بۆ 13 خەڵاتکانی کراوە. The Brutalist بۆ 10 ئۆسکار، فیلمی ویکید بۆ 10 ئۆسکار، Complete Unknown بۆ 8 ئۆسکار، کۆنکلیف بۆ 8 ئۆسکار، ئەنۆرا بۆ 6 ئۆسکار، دون پارت 2 بۆ 5 ئۆسکار، فیلمی The Substance بۆ 5 ئۆسکار کاندید کراوە، نۆسفێراتو بۆ 4 ئۆسکار کاندید کراوە. دەربارەی ئەکتەرانیش خانمە ئەکتەری یاخود ئەکتەری پیاو لە ڕۆلی سەرەکی ئەیدریان برۆدی لە فیلمی بروتەلیست، تیمۆتی شاڵەمێ لە فیلمی Complete Unknown، کۆڵمن دەمینگۆ لە فیلمی سینگ سینگ، ڕالف فینس لە فیلمی کۆنکلیف، سبستیان ستان لە فیلمی دی ئەپرنتس. خانمە ئەکتەرانیش لە ڕۆلی سەرەکی ئەمانە: سینتیا ئێرڤێرۆ لە فیلمی ویکت، کارلا سۆفیا گاکسن لە ئیمیلیا پێرێس، میکی مارسن لە فیلمی ئەنۆڕا، دێمی مور لە سبستنس و فێرناند تۆرێس لە I Am Still Here. دەرهێنەرانی ئەم ساڵیش بۆ ئۆسکار کاندیدەکانی ئەمانە: شۆن بیکەر لە فیلمی ئەنۆڕا، براد کۆرپێت لە بروتەلیست، جیمز مانگۆلد لە Complete Unknown، جاکوەس ئۆددیت لە ئیمیلیا پێرێس و کۆڕاڵی فارگێت لە سبستن. جا ئەمانە بەخێرایی بوو بە ستایلی تیکتۆک و ئینستاگرام. ئێستاش بۆ ستایلی تیڤی با بەهێمنی بە پرگرافیکەوە تەواوی کاندیدانی ئۆسکاری ئەم ساڵتان بۆ باس بکەم، بەخێر بن باس پێ بکەم. سەرتا گەورەترین کاتەگۆریتان پێشکەش بکەم، باشترین فیلمە یاخود بێست پیکچەرە. ئەم دە فیلمە کاندیدی باشترین فیلمەکان کراوە. لە دەستە ڕاست ڕست پێ دەکەم فیلمی ئەنۆڕامان هەیە کە چیرۆکی خانمێکی لەشفرۆش دەجۆڕێتەوە، عاشقی کوڕێکی ڕووسی دەبێ، بەڵام ئەو کوڕ رووسیا کوڕی یەکێک لە دەوڵەمەندەکانی رووسیا، عایلەکەی لێ ناگەڕێ، هاوسەرگیری لەگەڵام خانەوەکە کێشەیەکی خانەوادەیی دروست دەبێت. ئەم فیلمە بۆ 6 خەڵاتی ئۆسکاریش کاندید کراوە. ئەگەری هەیە بباتەوە لەبەرەوەی خەڵاتی کانی بەدەستێنە، بەرزترین خەڵاتی کانی بەدەستێنە، بەڵام بەهۆی سیاسەتی ئەمریکا و هۆلیوود لەم چەند ساڵی ڕابردوو پێ ناچێ بیباتەوە، گەرچی کانیشی بردوێتەوە. The Brutalist فیلمێکی نوێ ئەیدریان برۆدیە، باسی پیاوێکی جوو دەکات لە سەردەمی هۆڵۆکۆست، ڕزگاری دەبێتێتە ئەمریکا، بەڵام ئەندازیارە دەبێت بیرۆکانی خۆی لە ئەمریکا پارە پێدا و دەبێت یەکێک لە ئەندازیارە بەناوبانگەکانی ئەمریکا چیرۆکیان پیاوە دەجێڕێتەوە. ئەوانە کاندیدن بۆ باشترین فیلم. Complete Unknown تیمۆتی شاڵەمێمان هەیە بە ڕۆڵی بۆب دیلن، یەکێک لە هونەرمەندە هەرە بەناوبانگەکان بەشدارە. کۆنکلیفمان هەیە، کۆنکلیف لە فیلمە جیاوازەکانی ئەم ساڵەکە کاندید کراوە، بەڵێ هەموو ساڵێک ئەو جۆرە فیلمانە کاندید ناکەن. بۆچی قسەش دەکەم؟ ئەم فیلمە لەسەر پاپای ڤاتیکان دروست کراوە، بەتایبەتیش کاتی کە پاپا کۆچی دوایی کرد لە ماوەی ڕابردوو، کاتێکەوە ڤاتیکان چەندین کۆبنەوەی جیاوازن ئەنجام دەدا بۆ هەڵبژاردننی پاپای نوێ. سیاسەتی هەڵبژاردننی پاپای نوێ، کێشەکانیان، کێشە سیاسەکانیان، داراییەکانیان لەم فیلمە زۆر بە جوانی شی کراوەتەوە، باس کراوە، بۆیش لەسەر نواندن و بەرهێمەنانی فیلمەکە کاندیدی خەڵاتی ئۆسکار کراوە بۆ باشترین فیلم. دون پارت 2 جێگەی سوپرایز نییە، دینی ڤیلنۆڤ بەشی یەکەمیشی کاندیدێکی باشترین خەڵات کرا بە هەمان شێوە، گەرچی ئەگەری بردنەوەشی کەمە لەم کەتەگۆریە. ئیمیلیا پێرێس بۆ زۆرترین خەڵات کاندید کراوە ئەم ساڵ، فیلمێکە فیلمێکی مەکسیکیە، باسی ئافرەتێک دەکەم، باسی پیاوێک دەکە خۆی دەکاتە ئافرەت، چونکە مافیایەکی مەکسیکیە دەوێت خۆی بشارێتەوە، ئەتا ترانسجەندەر ڕەگەزی خۆی دەگۆڕێ، تۆزێک عاتیفە بەرامبەر ئەو زۆرە نەفرانیشاندن، گەرچی مافیاشە هەرچەندە فیلمە ڕەخنەیەکی زۆر لێگیراوە کە خەڵکی وا لێ دەکەکەوە حەزیان بەو جۆرە کەسانە بێ، بەڵام لە هەمان کاتدا کاندیدی دەیان خەڵاتیش کراوە و ئەکتەری زۆر بەناوبانگیش تێدا بەشدارە. I'm Still Here فیلمێکی نێودەوڵەتیە، کاندیدی هەم باشترین فیلمیش کراوە، هەم باشترین فیلمی نێودەوڵەتیش کراوە. ئەستاندێکی دیکە باس دەکەم، نیکل بۆیس چیرۆکی دوو کەس دەجێڕێتەوە لە زیندانەکانی ئەمریکانە، ڕەشپێستن، شتی خراپیان بەسەردێ، کاندیدی باشترین فیلم کراوە. The Substance فیلمێکی ترسناکی جیاوازە لەسەر گەنجبوونەوە، ئافرەتێکی بەتەمەن دەیە خۆی گەنجکاتەوە بە دەرمانێکە و دەرمانە کەسێکی دیکە دروست دەکە، بەڵام هەمان DNA و عەقڵی ئەوی هەیە، بەڵام بە شێوەیەکی گەنجتر، کامیان سەرکەوتوو دەبن لە ژیان. فیلمێکی زۆر توند و تیژ و پڕڕوت و دیمەن ڕوت و پڕخوێنە، بەڵام چیرۆکەی سەرنجڕاکێش بوو کاندید کراوە. هەرا فیلمی ویکت کە فیلمێکی میوزیکاڵە. ئەمە باشترین فیلم. ئێستا بێمە سەر کاتەگۆریەکی دیکە کە ئەویشیان زۆر گرینگە، باشترین ئەکتەر لە ڕۆلی سەرەکی، هەردووچی هەر گرینگە، بەڵام ئەکتەر لە ڕۆلی سەرەکی و خان ماکتەر ڕۆلی سەرەکی هەموو ساڵە گرنگێکی زۆر تایبەتیان هەیە. جا 5 ئەکتەر هەموو ساڵێک کاندید دەکرێن و ئەم ساڵیش بە هەمان شێوە. ئەکتەری براوەی خەڵاتی ئۆسکار ئەیدریان برۆدی کە کاتی خۆی لە فیلمی The Pianist توانی ئەم خەڵاتە بەدەست بێنێ، بە هەمان شێوە بۆ جارێکی دیکە کاندید کراوە. ئەگەرێکی زۆریش هەیە دەڵێن بیباتەوە، یەک لەبەر لە فیلمی The Pianist بە هەمان شێوە ڕۆڵی جوولەکەیەکی دەجێڕا لە سەردەمی هۆڵۆکۆست، بە هەمان شێوە لێرەش ڕۆڵی جوولەکەیەک دەجێڕێ لە سەردەمی هۆڵۆکۆست، نەجاتی دەبێتە ئەمریکا لە فیلمی The Brutalist. تیمۆتی شاڵەمێ کە چەندی ساڵ لەسەر کاندید دەکرێت لە فیلمی Complete Unknown کە ڕۆڵی بۆب دیلن دەجێڕێتێکە لە هونەرمەندە بەناوبانگەکانی فۆک لە ئەمریکا کاندید کراوە. کۆڵمن دۆمینگۆ لە فیلمی سینگ سینگ یەکەم جارێکی کاندیدی ئۆسکار دەکرێت.
بەهۆی ئەوەی کەوان نوانێکی جیاوازی پێشکەش کردووە چەندە بەردەوام مەقسە دەگوترێت نوانی جیاواز بەڵام جیاوازەکەی لێرە ئەوەیەکەوە ڕۆڵی پیاوێکی ڕەشپێز دەجێڕێن بەڵام هەندێک کێشەی هەیە ڕەشپێستەکان زۆر بەکەمی لەسەر شاشەی سینەماکان نیشانیان داوە ئەم پیاوە بەحساب کە فیلمەکەم نەبینیوە هێشتا بەڵێن زۆر بەجوان ڕۆڵەکەی جێراوە گەرچی هەندێک مشتومڕیشی لە ئۆنلاین هەیە ڕالف فینس لە فیلمی کۆنکلیف ئەگەرێکی زۆر هەیە مەکتەرەبی باتەوە بە ڕۆڵی پاپا بەشدارە یەکێکە لە جوانترین نوانەکان بەپێی هۆلیوود ریپۆرتەر بێت تاوەکوی ئێستا لە ماوەی 5 ساڵ ڕابردوو هەر ئەکتەرێکی بەتەمەن لە هۆلیوود ئەنجامی دابێت واروە بەشێک سوپرایز سبستیان ستان بە ڕۆڵی دۆناڵد ترامپ لە فیلمی The Apprentice کە فیلمێکی بایۆگرافیە لەسەر ژیانی دۆناڵد ترامپ کاندید کراوە سبستیان ستان بەهۆی ئەوەی کە هەم شێوەی زۆر بە دۆناڵد ترامپ دەچێت و هەم نوان نەکەشی منیش فیلمەکەم بینیوە زۆر کات هەیە لێکی جیاناکەیەوە کە ئەمە دۆناڵد ترامپ بە گەنجی یاخود ئەکتەرێکە ڕۆڵی دۆناڵد ترامپ دەجێڕێت بە گەنجی نوانێکی سەرنجاچێکی پێشکەش کرد بێمە لای خانمە ئەکتەرەکان لە ڕۆڵی سەرەکی سینتیا ئێرێڤۆ لە فیلمی ویکت کە فیلمێکی میوزیکاڵە کاندید کراوە کارلا سۆفیا گاسکۆن ڕۆڵی ترانسجەندەرەکە دەجێڕێ ئەو کە پیاوێکە خۆی کردوتە ئافرەت بەڵام ئەکتەرەکە خانمە ئەکتەرەکە ڕۆڵی ئەو پیاوە جێراوکە خۆی کردوتە ئافرەت و هەیە ڕۆڵێکی سەرنجاچێکی پێشکەش کردووە بەدەنگ هەم پیاوە بەڵام بە شێوە ڕوخسا خۆی کردوتە ئافرەت کاندیدی ئۆسکار کراوە میکی مارسن لە فیلمی ئەنۆڕا کە ڕۆڵی لەش ڕۆژەکە دەجێڕێت لە فیلمی ئەنۆڕا مشتومڕێکی گەورەی لە ئۆنلاین دیسکە کە ئەو جۆرە فیلمانە نابێت بەو شێوازە مارکتینگ و بڵاوکردنەوەی بە بکرێ بەڵام کاندیدی ئۆسکار کراوە دێمی مور لە فیلمی The Substance کە دێمی مور نزیکەی لە بردنەوەی خەڵاتی گۆلدن گلۆب کە گۆلدن گلۆبیشی بردەوە خانماکتەرە وتی 36 ساڵە کاری نواندن دەکەی یەکەم جارە لە ژیانی کاندیدی هیچ خەڵاتێک بکرێم نەفیلمە سیر و سەمەرەیە ترسناکە پڕخوێنە کاندید کراوە دڵخۆشی خۆی دەربڕین فێرناندا تۆرس لە فیلمی ئامستل هیر کاندیدی باشترین خانماکتەر ڕۆڵی سەرەکی کرا دێمە سەر ڕۆڵی پاڵپشتین ئەمانە کەسایەتی دووەمن لە فیلمەکان پاڵپشتی ئەکتەری سەرەکی دەکەن بۆ ئەوەی چیرۆکە بە جوانی بجێردرێتەوە یۆرا بۆریسۆف کە ئەکتەرێکی نوێی رووسیا لە فیلمی ئەنۆڕا بەشدار بوو بەهۆی نواندنە سەرنجەکە کە ڕۆڵی کەسێک دەجێڕێ بەڕاستی هیچ جوڵەیەکی نییە کەسێکی زۆر سارد و سوڕە و وا هەز دەکەیت کە دەیەوێت خەڵکی بکوژێ بەڵام لە هەمانکاتدا کەسایەتێکی تۆزێک ڕۆمانسی و عاتفێکی جوانیش پێوە دیار لە هەمانکات ڕۆڵەکەی سەرنجاکێش بوو بە کاندیدش کرا لە فیلمی ئەنۆڕا هەردووچیان لە کێرن کۆڵکن و جێرمی سترۆنگ هەردووچیان لە زنجیرەی سەکسیشن دووبرا ڕۆڵی دووبرایان دەژێڕەوە هەردووچیان بۆ خەڵاتی ئێمی لە ڕۆڵی سەرەکی لە زنجیرە دراماکان ئەم پارساڵ کاندید کران و لە فیلمەکانیش بە هەمان شێوە کاندید کراونە لە فیلمی ئەرویل پین وەروال دی ئەپرنتس هەردووچیان کاندید کراون گای پیرس ماوەیەکی زۆرم پیاوە نواندن دەکا ئەم جارە هۆلیوود پێزانینی هەبوو بە نواندنەکانی لە فیلمی The Brutalist کاندیدی کردووە ئەدوارد نۆرتنیش بە هەمان شێوە ماوەیەکی زۆر لە سینەمایە ئێستا پێزانینیان بەرامبەری پیشانداوە لە فیلمی A Complete Unknown ئۆکێ ئەوە باشترین ئەکتەر بۆ جارە خانمە ئەکتەر لە ڕۆڵی پاڵپشتیکار مۆنیکا باربێرۆ لە فیلمی A Complete Unknown ئاریانا گراندێ کە خانمە گۆرانی بێژەشی بەناوبانی شەو لە فیلمی ویکت کە فیلمێکی میوزیکاڵە کاندید کراوە فلیستی جۆنز لە فیلمی The Brutalist کاندید کراوە ئیزابێلا ڕۆزلینی خانماکتەرێکی بەڕەگەز ئیتالیە لە فیلمەکە نوانی سەرنجاکیش پێشکەش کرد و دەنگدانەوێکی گەورەی لە تۆڕی ئەکس دروست کرد لە کۆنکلیف بەشدارە زۆوی سەڵدانەش لە ئیمیلیا پێرێس بەشدار ئەمەش خانماکتەر بوو لە ڕۆڵی پاڵپشتی بینە سەر دەرهێنەرەکان هەموو ساڵی دەرهێنەرەکان دەنگدانەوەی گەورە دروست دەکات بەتایبەتیش ئەم ساڵ کەوە دەرهێنەری فیلمی دون پارت 2 کە دنی ڤیلنوڤە کاندید نەکرا بەڕاستی کاردانەوەیکی گەوری هەبوو کە بۆچی کاندید نەکراوە کە یەکێکە لە باشترین دەرهێنەرەکان لە مێژوودا هاوشێوەی کریستۆفەر نۆڵان کە ئەوێ ساڵ لە پاش چەندین ساڵ کاندید کرا و خەڵاتەکەشی بردەوە بە هەمان شێوە ئەم ساڵ دنی ڤیلنوڤمان نەبینی بەڵام ئەمانە کاندید کراون شۆن بیکەر لە فیلمی ئەنۆڕا برادی کۆربێت لە بروتلیست جیمز مانگۆڵ لە کەمپلیت ئەننۆون جاکوێس ئۆدیدارت لە ئیمێلیا پێرێس و هەروە خانمە دەرهێنەریش ئەم ساڵ کاندید کراوە کە چەندی ساڵ ڕەکەن لە ئۆسکار دەگیرێت لە ئاکادمیای سینەمای ئەمریکی دەگیرە بۆچی خانمان لە ڕۆڵی دەرهێنەر کاندید ناکات ئەم ساڵ وەڵامەکەیان وەرگرتەوە کارۆڵی فارگۆ The Substance کاندید کراوە ئەوە باشترین دەرهێنەر باشترین سینەماتۆگرافی واتە چی واتە پێشەوەی من و تۆ فیلمەکە ببینین دەرهێنەر بە چاوێک سەیری فیلمەکە دەکات دیمەنەکان شۆتەکان یاخود ئەو دیمەنە فراوانەی کە لە فیلمەکان دروست دەکرێت یاخود لەناو کوچێکی ژوورەوە لە نیگایەکەوە سەیری دیمەنەکان بکەی پێدەوتێت سینەماتۆگرافی دەرهێنەر پێش من و تۆ ئەو جۆرە دیمەنانە هەڵدەبژێرێت لەگەڵ کامێرەمان و DOP و جەماعەتی سینەماتۆگرافیەکە پێدەوترێت سینەماتۆگرافی فیلم ئەم فیلمانە کاندید کرا The Brutalist دون پارت 2 ئێمێلیا پێرێس فیلمی ماریا کە فیلمە نوێیەکەی ئەنجلینا جۆلیە
واروها فيلمي نوسفيراتو كفيلمي ترسناچی نوێ لەسەر خوێندنەوە بەناوبانگی نوسفيراتو کە ئەم ساڵ بۆ 4 خەڵاتی ئۆسکار کاندید کراوە. ئەمەش سینەماتۆگرافی. بێمە لای باشترین فیلمی نێودەوڵەتی. هیچ جیاوازی نییە لەگەڵ باشترین فیلم، بەڵام ئەمانە فیلمی نێودەوڵەتی وڵاتانی جیاوازن کەوا پێشبڕکێ دەکەن بە ئەوەی خەڵاتی ئۆسکار بەڕێز بێن. لە وڵاتی برازیل ئەم ساڵ فیلمێکی درامامان هەیە لەسەر ئافرەتێک کەوا مێردەکەی ون بووە دوای گەڕانێکی زۆر دەوێ بیدۆزێتەوە بەناوی ئەم ستیل هیر. لە وڵاتی دانیمارک فیلمێکمان هەیە لەسەر خانمەیەکی زیشکەوە هاوکاریەوە ئافرەتان دەکە منداڵیان لە بادەچێت The Girl with the Needle. لە وڵاتی مەکسیک فیلمی ئیمێلیا پێرێس کە فیلمە میوزیکالەکە بوو باسم کرد وەروە باسی ترانسجێندەرەکەش دەکات گۆڕاوەکە دەکات. لە وڵاتی ئێران فیلمێکمان هەیە بە ناوی The Seed of the Sacred Fig واتە فیگ واتە هەنجیر واتە چ پێ دەڵێن ناوەکەی بیرچوو. فیلمێکە لەسەر ژینە ئەمینی دروستکراوە یاخود ئەو شۆڕشەی لە ئێران ڕوویدا بەهۆی ژینە ئەمینی کە لە ئێران ڕوویدا. فیلمێکە لەسەر عیلەیەک لەسەر خانەوادەیەک کە باوکەکەیان دادوەرە لە ئێران. هەندێک کێشە ڕوودەدرێتان سپۆیل ناکەم. هەندێک کێشە ڕوودا کچەکانی بۆچوونی جیاوازان هەیە لە ماڵەکەی خۆیان کە باوکیان سەر بە حکومەتە. فیلمێکی سەرنجڕاکێشە ئێستا لە ئۆنلاین بەردەستە بە ژێر کوردی دەتوانن بینەری بن. هەروە فیلمێکمان هەیە کە ئەنیمەیشنە و بۆ خەڵاتی ئەنیمەیشن و نێودەوڵەتیش کاندید کراوە بە ناوی فلۆ. باسی پشیلەیەک دەکەم. پشیلە عادەتی وایە دەوێت حەز دەکات بە تەنیا بژیە، بەڵام لەم فیلمە پشیلەکە ناچارە لەگەڵ ئاژەڵ دیکە ژیان بەسەر بە کاتە پارەڵێڵەکی هەیە لەگەڵ مرۆڤەکان بۆیش کاندید کرا و سەرۆکی جۆن بژێتەوە. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین دەقی ڕەسەن واتە ئەو سکریپتەی ئەو دایالۆگانەی کە دەنووسرێن بەڵام ڕەسەنە واتە یەکەم جارە نووسراوە لە کتێب و ڕۆمان و شت وەرنەگیراوە بۆ یەکەم جارە لە فیلم نووسیویانە دروستکراوە. فیلمی ئەنۆڕا The Brutalist سپتمبەر 5 فیلمێکە لەسەر پێما بێ ئۆلمپیکی 1970ەکان کاتێک لە ئەمریکا ڕووداوێکی تەقینەوە خەریک ڕوو بدە باسی ناو وێزگەی تەلەڤیزیۆن دەکات چۆن ڕووماڵی و هەواڵە دەکەن. فیلمی The Substance وەروە فیلمی A Real Pain چیرۆکی دوو برازا دەجێڕێتەوە دەبێت بستنە لای داپیدیان کەوا تووشی نەخۆشی بووە چیرۆکێکی خانەوادەیی و دراما پێشکەش دەکات. ئەمەش دەقی ڕەسەن. بێمە لای فیلمی ئەنیمەیشن کە ئەمەش هیچ جیاوازی نییە لەگەڵ باشترین فیلم بەڵام لە ژانری ئەنیمەیشنە واتە وێنەی جوڵاوە هەندێک جار دەڵێن کارتون بەڵام پێدەوتێت فیلمی ئەنیمەیشن وا بۆی جوانترە. فیلمی فلۆمان هەیە پشیلەکەی تازە باسم کرد Inside Out 2 بەشی دووەمی Inside Out کە باسی مێشکی منداڵێک دەکات هەستەکان چۆن کار دەکات ئێستا تۆزەی تەمەنی گەورەتر بووە هەستی زیاتری بۆ دروست بووە. Memoir of a Snail Wallace and Gromit کە یەکەم جارە زنجیرەی واڵس فیلمێکی وا دروست بکەن کاندیدی ئۆسکار بکرێت کە جێگەی دڵخۆشێت کە زنجیرێکی بەناوبانگە. The Wild Robot ئەگەرێکی زۆری هەیە بیباتەوە کە باسە ڕۆبۆتێکی ژیری دەستکرد دەکەم هۆشی بۆ دروست دەبێ هاوکاری ئاژەڵەکان دەکات لە ناو دارستان. ئەمە باشترین فیلمی ئەنیمەیشنی ئەم ساڵ بوو. بێمە سەر دۆکیۆمنتری یاخود بەڵگە فیلم. دۆکیۆمنتری هەر فیلمن بەڵام ڕووداوی ڕاستەقینە دەجێڕنەوە بێ ئەوەی کەوە سیناریۆ حیواری جیاوازی تێ بکەن تەنیا چیرۆکەمەک خۆی دەجێڕنەوە زۆربەی کات ڕۆژنامەنووسەکان دروستی دەکەن. فیلمی بلاک بۆکس دایری باس چیرۆکی پێما بێت چیرۆکی ئافرەتێکی ژاپۆنی دەجێڕێتەوە تووشی هەراسانکردنی سێکسی بووە لە وڵاتەکەی خۆی لە کۆمپانیەکە کاریدا کردووە چیرۆکی بە دۆکمنتاری دەجێڕێتەوە چی بەسەر هاتووە. No Other Land باسی پێما بێ باسی فەڵەستینیەک دەکات لە جەنگی ئیسرائیل کاتێک کە سەرەتای دروستبوونی و جەنگەی لە پاش 7 ئۆکتۆبەرەوە دروست بووە وڵاتەکە چی بەسەر هاتووە لە نیگای ئەو گەنجەوە چیرۆکە دەجێڕێتەوە دۆکمنتارێکی سەرنجڕاکێشە. پۆرکلیان وۆر ئەمە فیلمێکە لەسەر جەنگی ئۆکرانیا باسی جوانیەکانی شەڕ دەکات بە شتێکی جیاواز واتە دیمەنەکان تێکچوونە شتێکی جوانیش لەگەڵ نیشان دەدەن. Soundtrack to a Top of Diet چیرۆکی هونەرمەندێکی ئەمریکی دەجێڕێتەوە لە ساڵانی 60ەکان. وەروە Sugar Cane چیرۆکی کەنیسەیەکی سەرنجڕاکێش لە ئەوروپا دەجێڕێتەوە کە زۆر شت تێیدا ڕوویداوە بەڵام سپۆیل ناکەم بابەتەکە چییە. ئۆکێ ئەو دۆکمنتاری بێنە سەر باشترین گۆرانی ڕەسەن. هەندێک لە فیلمەکان میوزیکاڵن گۆرانیان تێدایە بەڵام گۆرانەکان دەبێت ڕەسەن بن واتە بۆ ئەو فیلمە تۆمارکرابن نەک لە دەرەوەش بڵاو کرابێتەوە تەنیا بۆ فیلمێ دێتە ناو کەتەگۆری گۆرانی ڕەسەن واتە بۆ فیلمەکە تۆمارکراوە. ئیمێلیا پێرێس کە جێگەی سوپرایز نییە گۆرانی ئێلمال لە بەرەوەی خانمە هونەرمەند سیلنا گۆمێزی تێدایە. گۆرانی The Journey لە فیلمی The 688 گۆرانی Like a Bird لە Sing Sing El Camino بە هەمان شێوە ئەوەش گۆرانیی دیکەی هەر لە ئیمێلیا پێرێس وەربە Never Too Late لە Elton John Never Too Late کە فیلمێکە لەسەر ژیانی Elton John هونەرمەندی بەناوبانگی بریتانی دروست کرا. ئەمەش گۆرانی ڕەسەن.
بین لای باشترین میوزیکی ڕستان میوزیک لەگەڵ گۆرانی زۆر جیاوازە میوزیک واتە ئەو ساوندتراکی کە لە باگراوەندی قسەکان و حیوارەکان و دیمەنەکان لە فیلمەکان پێ دەبێ هەندێک کات ساوندتراکی یاخود میوزیکی فیلمەکان لە گۆرانەکان بەهێزترن بۆ منە فیلمێکی وەکو تایتانیک ساوندتراکی زۆر بەناوبانگە خەڵکی بەدەنگ فیلمەکە دەناسنەوە لۆرد ئۆف دە ڕینگ بە هەمان شێوە ئۆپنینگەکەی ئەوانە پێ دەوترێت میوزیکی ڕەسەن لە میوزیکی ڕەسەن یاخود سکۆر لە بروتلیست کۆنکلیف ئیمیلیا پێرس ویکت وە دە وایلد ڕۆبۆت کاندیدی لە خەڵاتی میوزیکی ڕەسەن کراون ئەمەش کاتەگۆری میوزیکی ڕەسەن پێمە سەر کاتەگۆریەکی دیکە باشترین دەنگمان هەیە دەنگ لەگەڵ میوزیک تەواو جیاوازە دەنگ ئیفێکتە ئەو دەنگانەیە بۆ نقاچەکە دەڕۆن ئەکتەرەکان و تۆمارکردنی دەنجیان و کاتێک کە شت بێک دەکەوێت دامی سیارەیەکە بۆ نەشکانی پەنجەرەیەکە جامێکە ئەو جۆرە دەنگانە کە بە مۆنتاژ دادەندرێت یاخود دووبار ڕیکۆردەکە دادەندرێت پێ دەوترێت دەنگ لە دەنگ ئەم فیلمانە کاریت کراون وەکوی باشترین کاری دەنجیان بۆ کرابێ A Complete Unknown Dune Part 2 Emilia Perez Wicked Where Was the Wild Robot ئەمانش کاندید کراون ئۆکێ بینە لای باشترین مەیکاپ و ستایلی قش مایکپ و ستایلی قش چییە؟ ئەمە هەم مەیکەپیان بۆ دەکرێت بۆ دووچاویان واتە بۆ نمونە کاتێک کە تووشی گریان دەبن تووشی حاڵەتێکی تایبەت دەبن دەبێت بە مەیکەپ ئەو گریان و حاڵەت تایبەتیان بۆ دروست بکەن یاخود دروستکردنی مەیکەپی جیاواز بۆ لەم فیلمە لە فیلمە دیفرنمان پیاوێکیان شێوەیان وا لێ کردووە بە مەیکەپ و ستایلی قژیش ئەو قژێکە دادێزە ستایلی کلاسیکە کۆنە نوێیە داهاتویانەیە هەر ستایلەکە بۆی دەندرێت ئەم فیلمانە کاندید کراون ئە دیفرنمان نۆسفێراتو کە فیلمێکی ترسناکە ئێمیلیا پێرس وەروە ویکت وەروە دە سەبستن کە 19.9 پێم وایە دە سەبستن دەیباتەوە لە بەرەوەی سەیرە بوونەوەرە بکە دروستکردنیەوە بوونەوەرە بە شێوەیەکی پراکتیکی بەبێ کاریگەری کۆمپیوتەری کارێکی ئاسان نییە ئێستا لە هۆلیوود ئەنجام بدرێت ئەمەش ئەم کەتەگۆریە بینە سەر دیزانی جلوبەرگ شتەکە ناوەکە بەخۆیەتی ئەو دیزانی جلوبەرگانە دروست دەکرێت بەڵام مەبەستەکە لێرە جوانی نییە بەڵکو گونجاندنی ئەم جلوبەرگیە لەگەڵ سەردەمی فیلمەکە بۆ منەوە باسی هەفتەیەکان دەکات دەبێت باسی هەفتەیەکان کەمە باسی 1900ەکان دەکەێت باسی 1900ەکان کە لە ڕێگەی جلوبەرگەوە A Complete Unknown نۆسفێراتو کۆنکلیف کە پێم وایە دەیباتەوە ویکت وەروە گلادیێتر 2 بۆم خەڵاتەشکانی کراوە کە بەداخەوە لە چاو فیلمی ڕابردوو کە بۆ تۆنی خەڵات کاندیدکرا و خەڵاتی باشتی فیلمیشی بەدەستێنە ئەمەیان بۆ خەڵاتێکی لەم شێوازەی وەکو جلوبەرگ کاندید کراوە ئەمەش جلوبەرگ بینە سەر مۆنتاژ واتە بێکەوە بەستانی ئەو دیمەنانە ئەو شۆتانە کە لە فیلمەکان دەیبینین واتە کاتێک کە چەند گرتەیەک دیمەن دروست دەکەن چەند دیمەنێکیش فیلمێک دروست دەکەن جا پێک هەڵکێشانی ئەو وێنانە ئەو ڤیددیویانە ئەو دیمەنانە دیمەنی سەرنجڕاکێش بۆ بینە دروست دەکەن و بۆ سیرکردن ئاسانە تێپەڕبوونی کاتە کەتی سیر و سەمەرەیە بۆ منە شتێکی دروستکردنی حرەکەیەکی سیر و سەمەرەیە مهم مۆنتاژ یاخود ئیدیت کارێکی 100% زۆر گرنگە لە فیلمەکان ئەنۆڕا The Brutalist فیلمی کۆنکلیف ویکت وەروە ئیمیلیا پێرس کە ئەو ناوانە زۆر دووبارەن لە بەرەوەی ئەم فیلمانە باشترین فیلمەکانی ئەم ساڵ دادەندرێت ئەمەش مۆنتاژ باشترین دیزانی بەرەمێنان ئەمە چییە؟ دیزانی بەرەمێنان واتە لەو فیلمە لە ژوورێک لە دیمەنێک هەر شتێک بەکاربێت دانانی مێزێکە دروستکردنی دیوارێکە دروستکردنی خانوویەکە هەر شتێک لە ناو سێتی فیلمەکان بە کاتی بەرەمێنان دیزایانی بۆ بکرێ خەڵاتی باشترین دیزایانی بەرەمێنان یاخود پرۆدەکشن دیزایانی پێدەدرێت ئەم فیلمانە باشترین کاریان بۆ کردووە لە دوون پارت 2 The Brutalist کۆنکلیف ویکت نۆسفێراتو بەڕای من پێم وایە نۆسفێراتو دەیبات لەبەرەوەی لە ئۆنلاین خەڵکی زۆر دەڵێن ئەم فیلمە بەرەمێنانی دیزاینەکەی زۆر سەرنجڕاکێشە بەهۆی ئەوەی دیمەنەکانی 1970ەکانیان لە گوندەکانی ئەوروپا دووبارە دروست کردوێتەوە هەر هەمووی بە شێوەی پراکتیکی کە کارێکی ئاسان نییە ئێستا هۆلیوود حەز دەکات بە شێوەیەکی دیجیتالی شتەکان دروست بکە نەک بە شێوەیەکی پراکتیکی ئەمەش دیزاین بەرەمێنە دواشت باسی بکەم باشترین کاریگەری وێنەیە یاخود پێ دەوترێت VFX Visual Effect ئەم کاریگەریە کۆمپیوتەرانەیە بۆ دیمەنەکان دروست دەکرێت جا دیمەنی خوێنە دیمەنی CGI ئەم پێ دەوترێت CGI شێوەی کەسەکان وەکو میمون لێ دەکەن دەیکەنە ئاژەڵی جیاواز مهم بە کۆمپیوتەر دەستکاری شتەکان دەکرێت ئێلیان ڕۆمیلس کە پێم خۆشە بۆم خەڵاتەشکانی کراوە لە بەرەوەی فیلمێکی ناوازە بوو کاریگەریەکی زۆر باش لەسەر دنیای فیلمی ترسناک دروست کرد لە بەرەوەی هەم کاریگەری وێنەیەکی و هەم پراکتیکەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بەرەمان چیرۆکی هونەرمەندێک دەجێڕێتەوە چیرۆکێکی ڕاستەقینەشە بەڵام شێوەی هونەرمەندەکان کردوتە مەیمون بۆ ئەوەی سەرنجڕاکێش بێت فیلمەکە دوون پارت 2 ویکت و هەروەها Kingdom of the Planet of the Apes فیلمی هەسارە مەیمونەکان تەنیا لەم خەڵاتەکان کراوە کە کارێکی سەرنجڕاکێشی بۆ کراوە
ئەمە ئۆسکاری ئەم ساڵە کە بڕیارە لە بەرواری 2025 خەڵاتەکانی دابش بکرێ و بێگومان کە خەڵاتەکان دابش کرا بە هەمان شێوە بە گرافیک و بگرافیکش سەرنجاکش تەواوی براوەکان تا پێشان دەدەم. ئیدی 24 پلاس کۆتایی پێهات تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.